زەنێما دووبارە سڵاوتان لەبێ بەردەوامی لەگەڵتان وچین لای تۆرێکی تری کورسات مەگەزین عشقی ڕابردوو نوێترین بەرهەمی یەکێک لە هونەرمەندە دیار و دەنگخۆشەکان ئەویش هونەرمەند دەشتی کلهوڕیە گفتگۆکەین دەربارەی بەرهەمێنانی بەرهەمەکە وەروە کاری ئایندەیان ئێستا زۆر بەڕێز کاک دەشتی کلهوڕی لە وڵاتی ئەڵمانیاوە ڕاستەوخۆ لەگەڵ کاک دەشتی سڵاوت لەبێ و ئێوارەت باش بێ. ئەم کاتتان باش و ئێوارەتان باش بوو ئێوارەی هەموو کارمەندانی کورساتیش باش بێ و هەموو کوردستانیوان. زۆر سپاس بۆ تۆ اینجا بەر لەوەی بچمەلای بەرهەمەکە ئەمێ بزانم کەشی ئەڵمانیا چۆنە ساردەیان زۆر ساردە؟ کەشێکی زۆر زۆر سەیرە و چەند ڕۆژە زۆر زۆر سارد بوو، بەڵام هەفتەی پێشوو گەیشتە 16 دەرەجە، بەڕاستی 16 زۆر زۆر گەرم و خۆش بوو، بەڵام دیسان سەرماکەیە، بەڵام هێشتا باران و بەفر نەباریە لەو ناوچەیە کە من تێیە. هەر تەندروست باش بی. اینجا باسێک لە بەرهەمە نوێیەکەت بکەین. دیارە خاوەنی چەندین بەرهەمی تایبەتیت و هەمیشە بە ستایلی خۆت بەرهەم پێشکەش بە هاوادارانی خۆتەکەی، بەڵام باسێک لەم بەرهەمە بکەین. حەزەکەم بزانم کە تێکستی بەرهەمەکە هیکەیە و ئاوازەکەشی هیکەیە. بەرهەمی عشقی ڕابردوو ئاوازی بەندەیە و شعر بەڕێز کاک نەبەز بە سەید نوح عنایەتی ناسراوە، خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتە، خەڵکی شاری مەهاباتە، ڕێز و سڵاوم بۆ شاری مەهابات. و مەسەلەی موسیق و دابەشکردنیش برای خۆشەویستمان کاک وەحید نازەری ئیشی بۆ کردووە. زۆر باشە. ئێستا زۆرێک لە هونەرمەندان کاک دەشتیەوەی کابینین بەر لەوەی کە لە میدیاکانەوە بەرهەمەکانیان بڵاو بکەن و گفتوگۆی لەسەر بکرێت لە بەشێک لە بەڵێم سۆشال میدیاکانی خۆیانەوە پێشکەش بە هەوادارانی خۆیانەکەن. ئەم هەنگاوە لە ئێستا چۆن ئەبینیت هەم ئەو پەیوەندیە باشەی کە هونەرمەندان لەگەڵ هەوادارانی خۆیان هەیەە و بەشێک لەو ڕەخنە و با بڵێم گفتوگویانی کە لەوان هونەرمەندان و هەوادارانی خۆیان ڕاستە و خۆ بێت. هەندێک جار هەیە لەوانەیە ڕەخنەیەک لەلایەن هەوادارێکی تۆ بگیرێت، بەڵام ئەو ڕەخنەیە بتوانێت دروستکەر بێت و کارێکی نوێتر لە لای تۆ بخڵقێنێت. ئەمە چۆن نەبینی؟ چکە ئێستا بینم کە بەڕێزیشتان بە شێوازێکی زۆر باش لە سۆشال میدیاکانی خۆتان و لە بەشێک لەو پێگانی کە هەتانە بەرهەمی خۆتان بڵاوکەنەوە. بەڵێ بەڕاستی ئەمڕۆ دنیای دیجیتال و عەولەمە ئیشێکی کردووە کە سۆسیال میدیای ئێستا هەموو کەسێک سمارتفۆنێک یاک مۆبایلێکی بەدەستەوەیە لە هەموو کات و ساتێک ئەتوانێت گوێ لە بەرهەمی تازە بگرێت، گوێ لە دنیای ئەمڕۆ بگرێت، ینی لە هەموو بوارەکان، نەک تەنها بواری هونەری، بواری خباری ئەوانە. من پێم وایە مەسەلەی سۆسیال میدیا چۆن بەکاری هێنی، ئەوە زۆر زۆر گرنگە، چۆن بەکاری هێنی، بەکارهێنانی زۆر زۆر گرنگە و ئەتوانی دەنگی خۆت بە گوێگران بگەێنی هەموو کاتە، چونکە سەوای لێ هاتووە کات و ساتەکان زۆر زۆر سەیرن. من لە ئەڵمانیا ئەژیم، بەڕێستان لە کوردستانە ژنێکی تر لە کەنەدا ئەژی، یعنی لەوانەیە کات و ساتی تەلەڤیزیۆنەکان زۆر ئاسان نەبێت، بەڵام کە تۆ بەیانی لە خەواڵەسی سەیرەکەی لە پیجی فلان هونەرمەند یاک و شاعیر یاک و نووسەر شتێک بڵاو کراوەتەوە، ئەتوانی بەو کات و ساتی خۆت ببینی. من پێم وایە هەنگاوێکی زۆر زۆر باشە، بەڵام ئەگەر سنووردار بێ سنوورێکی بۆ دابینیرێ و پێم وایە ئاستی ڕۆشنبیری کۆمەلگا لە ڕێگەی سۆسیال میدیاوە دیارە. ئەگەر ئەمڕۆ تەماشا بکەین دیارە، هەر لە کۆمنتەکانەوە تەماشا بکە ئاستی ڕۆشنبیری کەسەکانە بینی چۆن و چۆن نییە. و ڕخنا تەمان ڕخنە زۆر زۆر مهمە، بەڵام ڕخنی بنیادنە، بەڵام ئەمەش پێمان خۆشە ڕخنەمان لێ بگیرێ، بەڵام ڕخنەش لە هەموو کەسێک وەرناگرین، چونکە بزانی کەسەکە ئاستی چۆنە، ئاستی چۆن نییە، بەڵام بە شێوەیەکی گشتی هەواداران لە ڕێگەی سۆسیال میدیاوە زۆر زۆر پەیوەندی ئەەکەن و زۆر زۆرکانی سفادیان لێ بکەین و حتمما خۆشەرنێ کەسێکی ئەکادمی بن سوود لە ڕخنەکانیان وەرەگرین و هیوادارم بتوانین بەو شێوە خزمەتی هونەری کوردی بکەن، چونکە بەڕاستی لەو ڕۆژەوەی هونەری کوردی دروست بۆ تاکو ئێستا هونەرمەندان خزمەت بە هونەری کوردی ئەەکەن، هەتاکو ئێستا کەم زۆر زۆر کەم بووە کە کەسێک بێ یارمەتی هونەرمەندان بدا و خزمەت بە هونەر بکەن، بەڵام لە هەموو کاتی ساتێک هەر هونەرمەندان هەوڵیاندا هونەری کوردی بپارێزن و ئیشی لێ بکەن. بەڵێ، اینجا ئەمەی پرسیاری ئەوە بکەم، ئایا بەرهەمێک کە دروست ئەبێت بەبێ ڤیدیۆ کلیپ لەم سەردەمەی ئێستەیە ئەکرێت بچێتە نێو خەڵکەوە یاخود ڤیدیۆ کلیپکردن مەرجە بۆ ئەوەی کە لە ئێستاە لەو دنیا سۆشال میدیایە و یاخود بڵێم ئەو دنیا تەکنەلۆژی ئێمە ئێستا گفتوگۆمان لەسەر کرد بتوانێت بەرهەمەکە خێراتر بخاتە نێو بەرچاوی خەڵک و گوێی خەڵکیشەوە؟ بەڕاستی ڤیدیۆ کلیپ زۆر زۆر گرنگە بۆ گۆرانی، چونکە بەڕاستی ئەگەر سیناریۆیەکی باشیشی هەبێ، ئەگەر کوالیتیەکی باشیش هەبێ، ئەو وێنەیە لە مێشکی بینەران دروست ئەبێ، لە هەمان کاتە گۆرانەکەشان لە یاد ناچێت.
من پێم وایە بە شێوەی ئاودیۆ یا بە شێوەی دەنگ کەمتر پەیامی خۆیەگەێنێ، بەڵام لە هەمووی گرنگتر بۆ بڵاوبوونەوەی گۆرانی کلیپ زۆر گرنگە. ئەمڕۆ پلاتفۆرمەکانی زۆر گرنگە. من پێم وایە پلاتفۆرمەکان ئێستا لە کلیپش گرنگترن. یعنی ئەگەر گۆرانیەک بچێتە ناو کۆمەلگاوە، بچێتە ناو مەسەڵەن بۆ نمونە من گۆرانیەکم هەیە بە ناوی گۆرانی کوردستان کە زۆر شانازی پێوەکەم. هەر کەسێک لەبەر ئەو گۆرانی خزمەتە ناو پلاتفۆرمەکان یەکەم جار مافی پارێزراوە، دووەم کەس ناتوانێت ئەو گۆرانیە جارێکی تر مثلا وڵاتانی دراوسێمان زۆر هونەری ئێمەیان هەر بەعەلەنی دزیوە، بەڵام کە چۆن ئەو پلاتفۆرمەکانە بێتە گۆرانی خۆت، ئەو کاتە بۆ نمونە بەڕێزت لە سەفرەیەکی خۆشای لە کەلی حاجیانی نازانم لە شاخی بەمۆی لە سەرتەکی لە نازانم لە گوێژەی لە هەر شوێنێکابی ئەتوانی لەگەڵ گۆرانی کوردستانە تۆ ئەتوانی ڤیدیۆیەک بۆ خۆت بکەیت. اینجا بەڕاستی من پێم وایە ئێستا پلاتفۆرمەکان زۆر لە کلیپ گرنگترن، لە هەمان کاتیشدا هەردووشیان پێکۆ گرنگە. زۆر باشە. اینجا شێوازی هەڵبژاردننی شعر حەزەکەم بزانم لای بەڕێزتان چۆنە، چونکە زۆر جارەیە هونەرمەندان خۆیان لەگەڵ هەندێک ئێش و ئازار و هەندێک ژیانکردن و دوورە وڵاتی و هەندێک بابەتی ترا ئەیانەوێت ڕنگدانەوەشی لەسەر هونەرەکان هەبێ. هەندێک کات هەیە خۆیان داوا لە بەشێک لە تێکسنووس و لە شاعیرەکانەکەن کە لەسەر بابەتێک شعریان بۆ بنووسن، یاخود هەندێک جارێ شعرەکە خوێندنەوە و زۆر بەزووی بەریانەکەوێت و ئەیانەوێت کە ئاوازێکی بۆ دانن. بزانم تۆ خۆت لە کام جۆرەیانیت؟ ڕاستی من هەمیشە ئەڵێم شعر ڕنگدانەوەی کۆمەلگایە لەو کات و ساتە. بۆ نمونە ئەگەر گوێ لە شعرەکانی مامۆستای گەورە و هەمیشە زیندوو مامۆستا حەسەن زیرەک و سێ عەلی ئەزغەری کوردستانی و مامۆستا مەزەری خالقی بگرین. بۆ نمونە کاتێ مامۆستا مەزەری خالقی باسی شعری دڵداری ئەکا، یەکسەر وێنەیەکی شعری دێتە مێشکت کە باسی سەرکانی و ژوانی سەرکانی ڕنگدانەوەی کۆمەلگای ئەو کاتەیە. بە هەمان شێوە مامۆستای کە بەڕاستە مامۆستانە بۆ من پێڵێ مامۆستا حەسەن زیرەک لە هەمان کاتە ئەگەر گوێ لە شعرەکانی ئەو شعرانی بگریت کە مامۆستا عەلی مەردان هەڵی بژاردووە، ڕنگدانەوەی کۆمەلگای ئەو کاتە بووە. بەڵام تێکسی ئەمڕۆ بەداخەوە یعنی ئەبێت تێکسەکە زۆر ئاسان بێ، ئەبێت زۆر ئاشنا بە بەگوێی گوێگران تاکو بتوان استیعابی بکەن. ئێستا من شعری مەحویم هەیە کردومە بە گۆرانی کە گەوراترین تێکسە، زۆرشم پێخۆشە و جوانە، بەڵام بەڕاستی ناچێتە ناو کۆمەلگا. ئەمڕۆ کۆمەلگا تێکسێکی بەسیتی ئەوێ، تێکسێکی ئاسانی ئەوێ، یعنی وەکو شێوەیەکی سەرزاری بێ و بەڕاستی ئەمە من وەکو هونەرمەندێک زۆر پێم خۆش نییە ئەو جۆرە شعرانە بکا بە گۆرانی. بەڵام شتیش نییە ئێمە هەر شعرێکمان کوردە گۆرانی ڕنگدانەوەی کەسایەتی من بێ یاکو لەوانەیە بەشێکی 10% ڕنگدانەوەی کەسایەتی من بێ یاکو شتێکی وان بێ خەوما بێ لە بیتێکا لە شوێنەکە سرنجم ڕاکێشێ. بەڵام شعری کوردی بەڕاستی ئەمڕۆ شعری گۆرانی زۆر کەمە، ئەوانەی شعری گۆرانی ئەنووسن زۆر کەمن و ئێمەش هەوڵ دەدەین هەندێک جار خۆمان تێکس بنووسین، یاکو ئەگەر تێکسیشمان بەردەست کەوت بتوانین چەکوشکاری بکەین یاکو دەستکاری بکەین. ئێستا بۆ نمونە من شعری بەڕێز سەید نوح عنایەتی کاکە نەبەست بە ڕەزامەندی جەنابی من تۆزە دەستکاری شعرەکەم کردووە. بەڵام بەڕاستی تێکس ئەبێ باڵایەکی بەرزی هەبێ، تێکس ئەبێ بە شێوەیەکی جوان بنووسرێ. بۆ نمونە کاتێ نەزار قەبانی شعرەکانی کاظم ساهر ئەکا بەعکسەوە کاظم ساهر نەزار قەبانیەکا بە گۆرانی ئەبینی چەند ڕنگدانەوەیکی جوانی هەیە. ئێمە شاعرێکمانەیە لە کوردستانی باشوورە ئەحمەد محەممەد جوانترین تێکسی گۆرانی هەیە، زۆر هەر لە مامۆستای خوالە خۆش بوو کەریم کابانەوە تاکو بگاتە بەندەیش ئێمە شعرمان بەشێکی زۆر لە کەڵە هونەرمەندان شعری و شاعرە دیاران کردو بە گۆرانی. اینجا وەکو دوا پرسیار کاک دەشتێمە پرسیاری ئەوە بکەم، ئایا بەنیازنیت بیتەوە بۆ هەرێمی کوردستان و لەگەڵەوە شاکارکردن لە باڵم تاراوگە و دەستکەوتنی تێکس و جارێکی تر تۆمارکردن و گەڕان بە دوای موزیسیانان و کۆکردنەوەیان و ئەم بابەتە قورسایی نییە؟ بەڕاستی جاران زۆر قورس بوو، بەڵام ئێستا زۆر ئاسانە. بۆ نمونە من زۆربەی ئاوازەکان خۆم داێنم کە ئاوازەکەم دانا ڕتمێکم بۆ دانا تهدیدم کرد، ئەو کاتە ئینێرم بۆ هەر استۆدیۆک لە هەر وڵاتێک بێ ئیشی لەسەرەکەن و بە شێوەیەکی جوان بۆ مەنێرنەوە دوای من دەنگەکەی خەمە سەر و ئەوانش دیسان لەسەری میکس و ماسترینگەکەن. کوردستان بەڕاستی من ماوەیەکی زۆر کوردستانم بەجێهێشتۆ، بەڵام لە بیرم نایە
من هەموو ساڵێ نەگەڕابوومەوە گەڕانەوەی ئێمە بۆ کوردستان یەکەم جار ئاشنابوون یا بەجارێتر بە سروشتی کوردستانە دووهەم جار کەسوکارمان هەر لەوێ ئێمە ناتوان لە وڵاتە دابڕێین بەڕاستی هەموو ساڵێک من هەوڵەدەم سەردانێکی کوردستان بکەم وەکو تەغزیەیەکی ڕۆحی زۆر سوادەی لێ یەکەم هیوادارشم بتوانین بەو شێوەیە هەموو ساڵە سەردان بکەین و بتوانین هەموو کاتێ بەرهەمی جوانمان هەبێ چونکە بەڕاستی هونەری کوردی ئەبێ بەرەو پێشەوە بچێ ئەبێ بە هەمومانە هەوڵدەین ئیشی باشتر بکەین من هەمیشە ئەڵێم من هونەرم کردووە بە هیوایەتێک چونکە ئەگەر نەیکێ بە هیوایەتێک هیچ کەسێک ناتوانێت لەگەڵ ڕێگای هونەرەکەی بژی بەڵام ئێمە هەوڵەدەن هەمیشە بەرهەممان هەبێ وەکو مامۆستایانی پێشوومان فەرهەنگ و هنەری خۆمان بپارێزی نەک هەر هونەری موسیق بەڵکو ئەدیبان و شاعیران و نووسەرانی زیاتر ڕێزیان لێ بگرێ و زیاتر بایەخیان پێ بدرێت. لە دوای عشقی ڕابردوو بەرهەمی تر ئامادەیە یاخود جارێ نا؟ بەرهەمی زۆرم ئامادەیە ئاستا دیسان بەرهەمێکی ترم ئامادەیە من هەوڵەدەم هەمیشە بەرهەم ئامادە بکەم هیوادارم هەمیشە خاوەن بەرهەم بین و لە بەرهەم نەبڕێین چونکە بەڕاستی من وەکو تەغزیەکی ڕۆحی خۆم داێنم وەکو باسم کرد بەڵام بەرهەمی تریشمان بەدەستەوەیە و لە ڕێگایە و بە بەردەوام هەوڵی ئیشی باشە دێن و هیوادارم ئیشەکانمان بێتە جێگای ڕەزامەندی هەموو لایەک من زۆر سوپاسی تلڤیزیۆنی کورسات دەکەم بە هەمووتانە بە هەموو کارمەندەکانەوە هەمیشە هەمیشە هاوکارن. سوپاس بۆ بەڕێز دەشتی کلهوری هونەرمەند کە لەم بەشێ کورسات مەگەزین لەگەڵمان بووی.